گەندەڵی و بێکاری و هەژاری هەڕەشە لە خەڵکی کوردستان دەکەن. لە ماوەی 27 ساڵی ڕابردوودا لەلایەن دەسەڵاتدارانەوە گەندەڵێکی ڕێکخراو لە بواری سیاسی و ئابووری و کارگەری لە هەرێمی کوردستان ئەنجام دراوە. جگەل لە گەندەڵی سیاسیەکە کە خۆی دەبینێتەوە لە نەبوونی ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات و بەڕێوەنەچوونی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد، دەسەڵاتدارانی هەرێم گەندەڵی دارایی و ئابووری و کارگێریشیان ئەنجام داوە. هەرێمی کوردستان ناوچەیەکی دەوڵەمەندە بە کشتوکاڵ و پیشەسازی و سامانی سروشتی و نەوت، بەڵام بەهۆی گەندەڵیەوە داهات و کەرتابووریەکان نەخراونەتە خزمەتی خەڵکی کوردستان و کۆمەڵگایەکی بەکاربەریان دروست کردووە. 27 ساڵە حکومەت هەرێم نەیتوانیوە خزمەتگوزارە سەرەتاییەکانی وەک موچە ئاو، کارەبا، ڕێگاوبان، تەندروستی وەک پێویست بۆ هاوڵاتیان دابین بکات. ئەمەش بەهۆی کەمی بودجە نەبووە، بەڵکو بەهۆی گەشەکردنی گەندەڵی و بەهادەردانی سەروەت و سامانی گشتیەوە بووە. لەلایەکی ترەوە ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان بەرزە و حکومەت هەرێم نەیتوانیوە هەلیکار و دامەزراندن بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگەکان بڕەخسێنێت. لە ساڵی 2014 پرۆسەی دامەزراندن ڕاگیراوە. ساڵانە لە هەرێمی کوردستان زیاتر لە 35,000 قوتابی لە زانکۆ پەیمانگە حکومی و هەلیەکان خوێندن تەواو دەکەن، واتە لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا زیاتر لە 150,000 دەرچووی زانکۆ پەیمانگەکان حکومەت هەلیکاری بۆ نەڕەخساندون. وێڕایەوەی ساڵانی پێشتریش بە هەزاران دەرچوو دانەمەزراون. دانەمەزرانی دەرچوانی زانکۆ پەیمانگەکان لە کاتێکدا حکومەت هەرێم هیچ بەدیلێکی بۆ ڕەخسانی هەلیکار بۆ بێکاران نییە. کابینەی حکومەت هەرێمیش هیچ پرۆژێکی بۆ چارەسەری کێشەی بێکاری ڕانەگەیاندووە و نازانرێت ئایندەی دەرچوانی زانکۆ پەیمانگەکان و بێکاران لە هەرێمی کوردستان چیان بەسەردێت. هاوکات بە پێی ئامارە فەرمیەکان زیاتر لە 6% دانیشتوانی هەرێم هەژارن. ئەمە شاوکاتە لەگەڵ دەوڵەمەندبوونی بەرپرسانی باڵای حکومی و حیزبی لە هەرێمی کوردستان. بەپێی بەڵگەنامەکانی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق پارێکی زۆر لە عێراق و هەرێم لەلایەن بەرپرسانەوە براوەتە بانکەکانی دەرەوە. لەو بڕێژ زیاتر لە 12 میلیارد دۆلاری لە ڕێی 5 بانکی هەرێمی کوردستانەوە بووە. پێشتریش لە ئاخوری ڕابردووی پەرلەمانی کوردستان چەند پەرلەمانتارێک باسییان لە بنەدەرەوەی پارە و دروستکردنی شوقە و vێلا لە وڵاتانی دەرەوە لەلایەن بەرپرسانی هەرێمەوە کرد، بەڵام هیچ دام و دەستگای هەرێم لێکۆڵینەوەی لەو پرسە نەکرد. تا دێت بەوەی گەشەکردنی گەندەڵیەوە ئاسایشی کۆمەڵاتی خەڵکی کوردستان زیاتر دەکەوێتە مەترسیە و لە ئەنجامیشدا ڕێژەی بێکاری و هەژاری و نەبوونی هەلیکار زیاد دەکات، بەڵام لە بەرامبەریدا هیچ ڕێگری و سنووردانێک بۆ گەندەڵی و گەندەڵکاران نییە.